بۆ کۆبوونەوەکە من ناچمە زۆر وردەکاریەوە بۆ برای بەڕێزم سەرۆکی هاوپەیمانیەکەمان کاک قوبات تاڵەبانی بەجێ دێڵم، بەڵام گرنگەوەیە ئەم کۆبوونەوانە کۆبوونەوەی ئاسایین و زوو ڕوودەدەن و بەشێکە لە ڕایکردنی ئیشوکاری هاوپەیمانیەکە. زۆر سوپاس کاکە دکتۆر، بەخێر بێن دەبێت سەرچاو. وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا لەم کۆبوونەوەیە ئێمە باسی مێکانیزمی چۆنیەتی کارکردنی هاوپەیمانیەتەکەمان کرد، ئەرکەکانماندا بەش کرد بەسەر هێز لیژنە هاوبەشەکان. خۆتان نەزانن ئەم بانگەشەیە دەستی پێ کردووە بۆ ئێمە لەم قۆناغە هەموو هێزەکانی خۆمانەکەی لەگەڵ، ڕێکخستنەکانی خۆمانەکەی لەگەڵ، لە جەماوەرەکانی خۆمانەکەی لەگەڵ لە پێناوی سەرخستنی هاوپەیمانیەتەکەمان تاکو باشترین خزمەت بگەینین بە دانیشتوانی کوردستان و عێراق. ئاماژەمان بەوە داوە کە ئێمە ئەمانەوێ ئارامی بگەڕێنینەوە، سەقامگیری بگەڕێنینەوە تاکو پێکەوە بە بەهێزی لە بەغدا دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەین، بتوانین بە هێزێکی یەکگرتووی لەژێر یەک چەتر دیفاع لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکەین. وسپاسی خۆشم گەیاندە هەموو لایەک بۆ ئەو ئەرکەی کە بە منیان سپاردووە و ئینشەڵا پێکەوە بەهێزترین و پێکەوە جوانترین و پێکەوە ئەتوانین باشتر دیفاع لە بافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. سپاس و ماڵتانەوە بێ و لە ئایندەی نزیکدا دانیشتنی زیاترمانە بێ لەگەڵتان و ئەتوانین بچینە ناو تەفاسیلی ئیش و کارەکانمان. سپاس بۆ ئامادەبوونتان و دەستان خۆش بێت.